نزیکەی ساڵێک و 2 مانگە 5 گوندی کاکەی نشینی دەشتی نینەوە کەوتونەتە ژێردەستی چەکدارانی داعش. هاونیشتیمانیانی ئەو گوندانە ئاوارەی باشووری کوردستان بوون و هەموو ڕۆژێک لە چاوەڕوانی پێدانی موژدەی کۆنتڕۆلکردنەوەی ناوچەکانیانن لەسەر دەستی ئەو فەوجەی کە بۆیان دروست کراوە. نازانم خانیەکان خراپ کرایە نەکرایە، دەنگی متفەعەکان دێو حزبەکان دەنگیان دێو. وەڵە چاوەڕەوانم بگەرن جێ خۆمان ئەگەر لەوەیش دەمرین باشتر لەومان و ئامادەینە لەگەڵ هێزی پێشمەرگە وەک خۆبەخشین بڕۆن لەگەڵ فۆجی کاکەی و لەگەڵ هێزی پێشمەرگە و بڕۆن منتەقە خۆمان بگرن و ئەومان بەتەماوەینە. لەو ماوەیەدا کە ئەو گوندانە کەوتونەتە ژێر دەستی چەکدارانی داعش، مەزارەکانی سەید هەیاس و قەمبەر و مەهدی و بابە یادگار و بابە حەیدەریان تەقاندۆتەوە. ئەوەی لێرە هاتە تەقاندنەوە لەلایەن داعشەوە ئەو فترەی ڕابردوو 4 مەزار ئەوەی لە پێش چاومان دیار بۆ ئەوەی مەزارەکان تەقا مەزاری سەید هەیاس ئەوەی دیارە لێمانەوە و لەگەڵ مەزاری سەید قەمبەر لەگەڵ مەزاری مەهدی المشعشعی ئەو مەزارە لایەنی داعشەوە هاتە تەقاندەوە فترە. ژمارەیەک لە پێشمەرگەکانی ئەو فەوجەی بۆ کاکەیەکان پێکێنراوە داوە لە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستان دەکەن هەوڵەکان بۆ ئازادکردنی گوند و ناوچە کاکەیەکان بخاتە کار. ئالان ئامادەین کە بچێ گوندەکانی خۆمان بە خۆم ئامادەم بچمە ناو گوندی خۆم شەهید بۆنە بۆ خاک کورد و کوردستان. ئەو سریە کاکەی لێرەیە بە ئەفسەر و بە پێشمەرگەوە هەمووی ئاوارەیە و دەربەدەرە. گوندەکانمان ئێستا تاکو ئێستا لە ژێر دەسەڵاتی داعشە و دەمانەوێت داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان کە فەرمانمان بداتێ کە ئازاد بکەین لەگەڵ هێزەکانی دیکەی کوردستان بۆ ئازادکردنی گوندە کاکەیەکان. هێزێک کە لە 120 پێشمەرگەی سەربەسریەی چواری فەوجیەکی کاکەیەکان پێک دێت نزیکەی دەمانگە لە میحوەری خازر ئامادەکراون بۆ پاراستن و کۆنتڕۆلکردنەوەی ناوچەکانی خۆیان. فەرماندە کاکەیەکان داوا دەکەن فەوجێکی دیکەیان بۆ دروست بکرێت. داواکاری لە وزارەتی پێشمەرگەی بەسەوەمایە لە سەرۆکی هەرێمی کوردستان ئەو سرێمان بکاتن فەوج داوەکو هاوڵاتیان بێنە ناو ڕێزی پێشمەرگەوە و بەرگری لە خاک و نیشتمانی خۆمان بکەین. فەوجێک دراوە پێمان لە داقوقە ئێمە دەمانەوێت لێرەش فەوجێکمان هەبی لەو مەنتەقەی خۆمان لەبەر ئەوەی گوندەکانمان لە بن دەستی داعشدایە 500-600 نەفەر دیکەمە هەیە دەوێتان بێن ناو ڕێزی پێشمەرگەوە بێنە ناو فەوجی کاکەی. بەشێک لە پێشمەرگە کاکەیەکان پێش شەڕی داعش لە ڕێزی سوپای عێراق بوون، بەڵام دوای هاتنی داعش و شکستی سوپای عێراق و کۆنتڕۆلکردنی ناوچەکانیان ئێستا هاتوونەتە نێو ڕێزی هێزەکانی پێشمەرگەوە بە درێژایی 2000 کیلۆمەتر میحوەری خازر دەپارێزن. بەهۆی شەڕی داعشەوە کوردانی کاکەیی زیاتر لە 2200 خێزانیان ئاوارە بووە. بە بەردەوامیش داعش ماڵ و خان و شوێنە پیرۆزەکانیان دەسووتێنێت و دەڕوخێنێت. کاکەیەکان دەڵێن بەتی ستەمی داعش بەرامبەریان تەواو ئەستور بووە و کاتی پچڕانی هاتووە، بۆیە ئەمەش پێویستیان بە هێز و پێداویستی سەربازی زیاتر هەیە. سیدا لەشکری ڕوودا و میحوەری خازر